بڕیارە ڕۆژی سێشەممە کێوبڕکەکانی خولی نایبی تازە پێگەشتوانی یانەکانی کوردستان دەست پێ بکات و سێیانەی شاری سلێمانیش بۆ خولەکە ئامادەن. هەریەک لایەنەکانی پێشمەرگەی سلێمانی و سیروانی نوێ و ئاشتی لە شاری سلێمانی بەشدارن لە خولەکە و ماوەی نزیکەی 6 مانگیشە مەشقەکانیان بەردەوامی هەیە. تازە پێگەشتوانی یانی پێشمەرگەی سلێمانی ماوەی 6 مانگە ئامادەکاریەکانیان بە ئامادەبوونی 25 یاریزان دەست پێ کردووە. ئێمە هەموو هەدەفمان ئەوەیە کە فڕقەیەکی باشمان دروست کردووە بەنافەسەی هەموو فڕقەکانەوە بکەین کە ئینشەڵا پشتیوانی خوای گەورە بتوانین ئامانجەی کامانە بیپێشین کاسەکە بینەوە بۆ شاری سلێمانی. پاس بۆ خوای گەورە فڕقەکەمان حازرە کە بتوانین مەنافەسە بکەین لەبەری فڕقەکەمان بە فڕقەیەکی مۆدێرن دروست کردووە بەدەر لە خولی کوردستان کە هەمووی حرمەتم هەیە بۆ چەندین ڕاهێنەری کە شودلیان و پیاگەشان هەموو فوتبۆلی مۆدێرنم هێناوەتەکایەوە بەدەر بەوەش کە بتوانم ئامانجێکم هەیە یایزانەکان پێشخەم بۆ ڕیزی پێشەوەم لەبەری کە زۆرترین یایزانی تازە پێگەیشتوان بربەستێکی شەباب ببڕێ بتوانێت دەرەجەیەک یاری بکە. ئێمەش بووە فوتبۆڵم دروست کردو لەرەیە بەدەر بە فڕقەکانی کە شێوازێک بێت کە بتوانم چەندە مەنافەسەی یاریکردنگەم دووەنەش بینەر لە دەرەوانێ تا موچێژێکی تۆپی پێوەرگیرێ. یانەی سیروانی نوێش بە هەمان شێوە ئامادەکاریەکانی لە یاریگای خۆی کۆتایی پێهێنا کە ماوەی 3 مانگە مەشق دەکەن و ڕاهێنەری تیپەکەش نایشارێتەوە کە زۆر لە ئاستی تیپەکەی ڕازیە و جگە لە هێنانی دیاریزانی قەزا و ناحیەکانی سەر بە پارێزگای سلێمانی سەرجەم یاریزانەکانی تری لە ناو شاری سلێمانین. تقریبا بۆ ماوەی 3 مانگە بێ ئێمە ئەخوا ئامادەکاریەکەین هەموو یاریزانەکان این ناوشار و ئەوەش هێنامەرمان تقریبا ئایدی ناو شاری سلێمانیە. ئەوێ ڕاستی بێ چەند یاریکی ودیمان کردو یاری دۆستانە بابڕین ئەنجامەکانمان زۆر باش بووە بە هیوایەوەی ئینشەڵڵا ئەگەر بتوانین خوا هاوکارمان بێ بتوانین ساڵ ئەنجامی باش بەدەست بێنین. ئەم ساڵ باشتری ئەزانم چونکە ئەم ساڵ دەوریە مەجاڵی تعویزکردنەوەی تایە پاریش هەر بە دەوری و بەڵام ئەوانەی بڵێن سەر بە پارێزگای سلێمانی بوون هەومان پێنجتی بووین هەر یاریمان کرد بەس ئەم ساڵ 12 یاریەکەین 13 فرقین هەر چەندە قورسە بۆ ئەم تەمەنە بەڵام بەلای منەوە زۆر باشترە بۆ یەکە خوانە خواست یاری دوانش بدۆڕین ئەتوانین دوای تعویزی بیتەوە. یانەی ئاشتی جیاواز لە یانەکانی پێشمەرگە و سیروان تەنها ماوەی هەفتەیەکە تیپەکەیان دروست کردووە و مەشق و ڕاهێنان دەکەن ئەوەش بەهۆی کشانەوەی هەردوو یانەی گارە و شێروانە لە خولەکە و سەرخستنی یانەکانی ئاشتی و دەربەندی خان جگە لە 6 یاریزانی تیپەکەش نەبێت سەرجەم یاریزانەکانی تریانەی ئاشتی لە دەرەوەی سلێمانی پەیوەندیان بە تیپەکەوە کردووە. ئەتوانی بەشداریکەی بەڵام لەم کاتەیە تۆز یاریزان کەمە مەجبوری بچیلۆ قەزا و ناحیەکانەوە یاریزان بینی. ئێمەش وەک خۆمان کە شەمەی پێشوەگە دەریان کردینەوەنێ بەشداری دەوری بکەین تر چۆن نەبێتوانی ومانە لەخوا بە زیابێتی بێکی باش دروست وڵی لەخوا بە زیابێت تا ئەم دقەیە بەڵێ بەڵام ترەوەشیان دەوریە زانیە چکە یاری ودی لەگەڵ یاری دەوری فەرقی زۆر نەوەڵا وەکو خۆم نەوەڵا بەڵام ئەوەی توانی بێتمان کردومانە بەڵام یەجاری و دیشمان کردووە و هیچی ترەگینە لەوە زیاترمان نەکردووە لە ئەوڵەوەمانەوێ بمێنینەوانێ ئەو کاتی شەڵا زانیمان نەتیجەکە بەرەو باشی ڕات تمحیەوەمانەیە کە نەتیجێکی باش بەدەست بارە وڵات چۆن کاریگەری خۆی هەیە ئەبواە هەر نەبووە ئیتیحاد 2 هەفتە 3 هەفتەی بیایە بەو نادی کە خسوێتە جێ ئەو نادیتر. بڕیارە لە یەکەم هەفتەی خولەکەدا هەردوویانەی پێشمەرگەی سلێمانی و سیروانی نوێ لە یاریگای خۆیان میوانداری برایەتی و دەربەندی خان بکەن و یانەی ئاشتیش لە دەرەوە یاریگای خۆی دەبێتە میوانی ڕزگاری. ئەردەڵا محەممەد کەناڵی ئەسمانی پەیام سلێمانی.